پارێزگاری نوێی کەرکووک و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕۆژانە لە میدیاکانەوە لە ڕاگەیاندنەکانەوە بینین کە چەندین پرۆژە لەناو ئەو شارەیە ئەنجامەدرێت بەردەوام پرۆژەکان ئەنجامەدرێت بەردەوام ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە تایبەت لیستی سەوز ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سەربەیەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام بە دوواداچوونەکەن بۆ گرفتی هاوڵاتیان بۆ کێشەی هاوڵاتیان یعنی ئەمە پێویست بە وتن ناکات دیارەوە خەڵکی ئەیبینێ کە ئەزانێت چی کراوە ئەو گۆڕانکاریانەی لە دوای نەمانی ئیدارەی پێشوو دەست بەکاربوونی ئیدارەی ئێسای کەرکووک ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاریەکن کە بەڕاستی جێی دەستخۆشیە جێی دڵخۆشیە بۆیە ئێمە ئەمڕۆ میوانێکی تایبەت و ئازیزمان هەیە کە گەنجێکی خوێنگەرم و مامۆستایەکی ئاینی و دکتۆرێکە لەگەڵمانە ئەویش دکتۆر ئەحمەد کەرکووکیە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە شایەتی ئەوەی بۆ ئەین کە لە پێش بوون بە ئەندامی ئەنجومەن و لە دوای بوون بە ئەندامیشی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەرو ئەو بۆ گڕوتینەی جارانیەوە خەریکی خزمەتکردن و جاری وایە ڤیددیۆ بڵاوە بێتەوە یاخود وێنەیەک بڵاوە بێتەوە 12 شەو یەکی شەو لە شوێنەکەیەکە گرفت بۆ هاوڵاتیان دروست بوو ئەمە چێ سەردانی شوێنەکەکە بینیمان ڤیددیۆیەک ماوەیەک بوو بە ترند لە سوۆشیال میدیا ئەسانەکە سەردانی نەخۆشخانەیەکی کرد و زۆر بە خراپیش تووڕەبوو لە بەڕێوبەر و لە کارمەندەکانی ئەو نەخۆشخانەیە کە بۆ خزمەت گوزاریەکانیان بە باشی پێشکەش ناکەن جا ئەمڕۆ ئێمە سانە قسە لەسەر ئەو پرۆژاناکەین کە لە کەرکووکە ئەنجامەدرێ قسە لەسەر ئەو پرۆژە تازانەکەین کە لە شاری کەرکووکە ئەنجامەدرێ چینە لای میوانەکەمان کاک دکتۆر ئەحمەد زۆر زۆر خۆشحاڵین بانی و باش سپاس کە ئەم بەیانیە لە کەرکووکی عزیزەوە لەگەڵمانای سپاس بۆ بەشداریت لە بەرنامەی بەیانیانی کورسان نیوز یەکسەر بۆ پرسیارش دەست پێ بکەم لەگەڵ تا کاک دکتۆر یعنی پێشوی بچینە سەر بابەتەکە کە بابەتی ئیداری کەرکووک و پرۆژەکانی شاری کەرکووکە بەڕاستی کەسێکی کە بەردەوام لە ناو خەڵکایی و بەردەوام بە دوواداچوونەکەیت و بەردەوام ئەگەڕێی بزانی لەکوێ کەم و کوڕیەک هەیە لەکوێ گرفتێک هەیە بتوانی چارەسەری بکەیت ئەمە هەر تەبیعەت و سروشتی خۆتە یاخۆت کارەکە و بەرپرسیارەتەکە وای لێ کردووی کە ئاوا خەمخۆرانە خەریبی لە شاری کەرکووکە بەڵێ سڵاوتان لێ بێبیانیتان باش سڵاو لە بینەران طبعا زۆر زۆر سپاس دەکەم ئەوە چاکەی خۆتانە ئێمە ئەوەی ئەیکەین بەواجبی سەرشانی خۆمانی ئەزانین چونکە هەل لە سەرەتاوە کاتێک خۆمان هەڵبژارد بۆ ئەم کارە خۆمان هەڵبژارد و بەڵێنی ئەوەمان بە خەڵکدا داکۆچی کاری سەرسەختی مافەڕەواکانی ئەوان بین ئەو بابەتەی جەنابەت باست کرد بەڵێ من بۆ خۆم ئەو طەبعم وایە ینی کە ئەچمە شوێنێک ناحەقیە کە بینم ناتوانم بێدەنگ بم و ناتوانم بێدەنجی لێ بکەم بەڕاستی بۆیە زۆر جار کەمێک تووڕە ئەبم ئەڵێن کاکە کەمێک لەسەر خۆت هێواشتر بە ئەوانە بەڵام هەندێک جار هەیە ئەو بابەتی کە ئەچمە سەری منطقی نییە عەقلی نییە شەرعی نییە قانونی نییە ئیتر وام لێ دێ ئەتەقێمەوە ئەوە ئەو ڤیددیۆی کە بڵاو بۆ ئەوە کەم بوو وانە بۆیە ینی کەت کرابوو ئەینا زۆرتر بوو زیاتر تووڕە بوو بووم لەوەی کە ئەو هەموو پیرۆژن و پیرروپەکەوتەیە وەستاوە لەو سەر دەرگایە و جەنابی دکتۆری ژەشتا کە سەعات 11 نەهاتووە ئەمە بەڕاستی شاری کەرکووک پێویستی بە چاکسازیەکی ڕیشەیی هەیە پێویستی بە ڕقابەیەکی ڕیشەیی هەیە ئێمە چەندین ساڵە لەم شارەیە ئەنجومەنی پارێزگا بوونی نەبوو وەک کەسێک نەبوو ڕقیب بێ بەسەر دام و دەستگا حکوومیەکانەوە بۆیە کاتێک کە منە چوومە ئەو شوێنانەوە تا ئێستاش ئەچمە ئەو شوێنانە پێیان سەیرە ینی چۆنە بێ ئەڵێ تۆ بە چ سفەتێکەوە هاتووی من ئەندامی ئەنجومەنم من خەڵک ئەو دەسەڵاتی پێداوم ئەسڵەن یەکێک لە هەرە گرنگترینی کارەکانی ئەندامی ئەنجومەن چاودێریکردنی دام و دەستگا حکوومیەکان و پرۆژەکانە بەڕاستی بۆیە کە زۆر جارە ڕۆم ئەڵێم بە چ سیفەتێک هاتووی بۆ ئێرە پێمەڵێن ئەڵێم من نوێنەری خەڵکەم هاتووم بە دوواداچوون بۆ ئەو بابەتانە بکەم لەبەرەوە وای لێ هاتبوون ینی لە ناو کەرکووکان نەئەزاندرا ئەندامی ئەنجومەن پێویستەکە کاری ئەمە بکە پێویستەکە چاودێر بێ پێویستەکە بێتە دەنگ پێویستەکە قسە بکە من بۆ خۆم قەناعەتم وا بوو لە پێش خۆکاندیدکردن و لە پێش خۆ هەڵبژاردن مامۆسایەکی ئاینی بووم تەنها زمانم هەبوو
و مینبەرەکەمە بوو سوپاس بۆخوا ئێستا ئەو مینبەرەم هەرماوە و هەتا ئێستاش وتاری هەینیم هەیە بەڵام کاتێک کە خەڵک ڕوود لێ ئەنێ جیاوازە لەوەی مامۆسایەکی ئاینی بە تەنها بچێت لە دەرگای بەرپرسەکان بدا و بە دوواداچوون بۆ کێشەکان بکە لەگەڵ ئەوەی مامۆسایەکی ئاینی خۆی دەسەڵاتەکەی هەبێ و بتوانێت هەم چاودێریی باش بێ بەسەردام و دەستگا حکوومیەکانەوە و هەم بتوانێت بڕیاری باش دەربکە یان پرۆژە بڕیاری باش دەربکە و پێشکەشی ئەنجومەنی پارێزگاکەی بکە لەخوا بەزیاد بێ من بەداتا لەلامە کە لە مودەی ئەم ساڵ و نیوە ئەوە چەندێکە ئێمە ئەندامی ئەنجومەنین بە فعلی کە لە مانگی هەشتی ساڵی ڕابردووە دەست بەکار بووین چەند نووسراوم کردووە وەڵامی چەند پەیوەندیم داوەتەوە بە دوواداچوونم بۆ چەند کەیس کردووە و چەندیان ئیستیجابەیان هەبووە لەگەڵ ئەوەیە یعنی چەند پرۆژەمان واژوو کردووە و دەنگمان لەسەر چەند پرۆژە داوە چەند پێشنیاری بڕیارم خستۆتە بەردەست ئەنجومەنی پارێزگا هەموویم بەداتا لایە و ئینشاءڵڵا بەم زوانەش بە ڤیدیۆیەکی زۆر متەکامل بڵاویەکەمەوە. باشە دکتۆر با منیش سڵاوێکی لێ بکەم سڵاو لێ بێت ومێدەکەم زۆر باش بیت دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم کە جاران بودجە هەبوو زۆر سپاس جاران بودجە هەبوو بەڵام پرۆژە نەبوو بەڵام لە ئێستادا بە هەمان بودجە پرۆژە دەکرێت ئەمە چۆن بەرنامەتان بۆ داناوە؟ بەڵێ لەوەیە خەڵک پرسیار بکە بەڕاستی بۆچی لە دەرکەوتنەکانتان ئاڵێن بودجە نییە ئەڵێن پارە نییە ئەڵێن ئەی ئەو هەموو پرۆژەیە چییە بەجددی ئەم قسەی کە ئەیکەم زۆر بەجددیم و زۆریش دوورە لە سوعبەتەوە ئەوەی کە هەیە لێرە لە کەرکووکە ئەکرێ بڕواتان بێت طموحی ئێمە نییە وەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تیمەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەرنامەی ئێمە دامان نابوو و دامان ناوە زۆر 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 لەمە گەورەتر لەمە باشتر لەمە تۆکمەترە ئەگەر بێت و بودجە هەبوایە و بودجەی پارێزگاکان بنێردرایە بۆ کەرکووک بڕواتان بێ پرۆژەی وامان ئەهێنایە ئەم کەرکووکەوە ئەتوانم بڵێم کەرکووکمان زۆر پێشە خست لە ڕووی پرۆژەی بنیەی تەحتی و پرۆژەی اقتصادی ئەو بابەتانەوە بەڵام سوپاس بۆ خوا ئێمە هەموو جارێ دوعایەکەکەن ئەڵێ خوای سوپاسی تۆکەین لەبەرەوەی کەرکووک نەوتی هەیە پترۆ دۆلاری نەوت بەشی پترۆ دۆلار لە نەوتە ئەتوانین سەرف بکەین بۆ کۆمەڵە پرۆژەی ناوشار و ئەتوانین کۆمەڵێک کاری دیکەی پێ بکەین بەڕاستی ئێمە چەندین کارمان کردووە بەم بێپارەی و بێ بودجەیە لەوەیە بڵێن ئەو کارانە چۆن کراوە بەشێکیان لەسەر بودجەی پترۆ دۆلار کراوە دکتۆر ئەمانێ بزانین کە چۆن کراوە بەڕاستی یعنی خۆ پێشتر هەرو کەرکووکە بوو هەرو شارە بوو هەر پترۆ دۆلار هەر هەبوو هەر پارەش هەر هەبووە بەڵامەوە ئێستا هێواشێواش دەرەکەوێت کە پارەکان چیان لێ هاتووە چۆن ڕۆشتون چۆن بزر بوون چۆن براون یعنی بەڕاستی تیمێکی گەنج ئێستا کە کەرکووک بەڕێوە بە خەڵک دڵخۆشە بۆی کە ئەم پرۆژانە ئەبینە جا بۆیە بۆمان ڕوومکەرە بۆ ئێمەش و بۆ بینەرانش واللهی زۆر زۆر گرنگە ئەم بابەتە لەبەرەوەی ئێمە بڕیارمان داوە ئەگەر 250 دیناریش لە باخەڵمان نابێ ئەو 250 دینارە لە خزمەتی خەڵکا بەکارهێنین و پرۆژەکە هەرچەنێک گەورە بێ یا بچووک بێ ئێمە سڵی لێ ناکەینەوە لەبەرەوەی ئێمە زۆرمان بینی گەڕەکەکانی ئێمە بەڕاستی من هەر لەم بینبەرەی جەنابتانەوە وەڵڵا لەسەر ئەم مێز و کورسیە دانیشتم قسەمە کرد هاوارمە کرد ئەموت گەڕەکەکانمان پراوێز خراوە ئەم کەرکووک دوو بەشە ئەم بەرەیەی هەر بەجارێ پراوێز خراوە بۆتە تاریکستانێ ئەڵێ ئەم لە وڵاتێکە و ئەو لا وڵاتێکە لەبەرەوە ئێستا ئەوە نەماوە ئەو محاسسەیە نەماوە ئەوە نەماوە ئەمە گەڕەکی کوردی ئەمە گەڕەکی عەرەبی ئەمە تورکمانیە باوەڵا بۆ کوردەکە بیکەم با بۆ تورکمانەکە نەیکەم نا بۆ هەمووی ئەکرێ بەبێ جیاوازی ئێمە خۆمان بە خاوەنی هەموو کەرکووکە زانین کەسانێک لێرە لە پێش ئێمەیە لەسەر حکم بوون خۆیان بە خاوەنی تەنها جزئێک لەم کەرکووکە ئەزانی ئەیانوت ئەم گەڕەکە گەڕەکی ئێمەیە تەواوی تر ئەمە بیبوژێنەرەوە کارەبای بۆ بێنە ئەوەی تر وێرانە بێ کەیفی خۆیەتی هەر حەقی نەبوو بەسەرەوە ئێمە وانین لەبەرەوە هەوڵمان داوە بە کەمترین بودجە زۆرترین پرۆژە بخەینە ئاراوە بۆ معلوماتتان هەر بەو پارەی پترۆ دۆلارە نزیک 9 ملیۆن مەتر دووجا تا ئێستا بەس کۆنکریتی کۆڵانەکان کراوە کە ئەمە بەڕاستی ئەساسی ترین پرۆژەکانی ناو شارە دکتۆر دەمێ پرسیاری ئەوە بکەم چ میکانیزمێ بەکاردێنن بۆ چاودێریکردنی گەندەڵی و دڵنیابوون لە شەفافیەتی دابشکردنی بودجە بڵێ من میکانیزمی خۆمم هەیە و میکانیزمی من جیاوازە لەگەڵ باقی ئەندامانی دیکە لەبەرەوەی زۆر جار کە ئەم بینن ئەچمە سەر یەکێک لە دائیرە حکوومیەکان
بەجددی من وەکو دوژمنێک ناچمە سەریان من وەکو چاودێرێک ئەچم بۆ گیانیان نەڕۆم بەڕاستی کە گەندەڵیەکەم پێ ئەڵێن یان ئەوە تا بە بەڵگەوە گەندەڵیەکم بێ بۆ دێ و ئەتوانم لە دەسەڵاتی منایە چکە جاری وایە بابەتەکە لە دەسەڵاتی بەغدایە بۆیە بێدەنگم لی هەندێک بابەت لە دەسەڵاتی منایە ئەتوانم بیوروژێنم یان ئەتوانم بیکەمە ڕەئی عام دوایەوە چارەسەرە بێ ڕاستەوخۆ ئەچمە ئەو دائیرەیە و ئەوەی کە بیبینم بە چاوی خۆم ئەیکەمە نووسراوێکی تایبەت و سەرۆکی ئەنجومەن ئەیبینێ و ئێمە لەوێەوە ئیجرعاتەکانی خۆمانەکەین ئەندامی ئەنجومەن بە پێی یاسا و بە پێی نظامی داخلی لە ئەنجومەنی پارێزگای پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەڵێ ئەعلا سڵتە ڕقابیە و تەشریعیە في المحافظة يعني بەرزترین دەسەڵاتی چاودێری و دەسەڵاتی تەشریعی لە ناو پارێزگا بریتە لە ئەندامی ئەنجومەن بریتە لە ئەنجومەنی پارێزگا لەبەرەوە ئەتوانێت زۆر کار بکات و ئەندامانی ئەنجومەن زۆر بە جوانی ئەتوانن کارەکانیان ئەنجام بدەن و تا ئێستاش ئێمە لە چاودێریکردنی پرۆژەکان لە پێشنیارکردنی کۆمەڵێک بڕیاری زۆر گرنگ بەڕاستی سڵمان نەکردوێتەوە و ئێمە هەر بەردەوامین لەسەر کارەکەی خۆمان لە دەست بەکاربوونی ئیدارەی نوێی پارێزگاوە پارێزگاری کەرکووک و تیمی ئەنجومەنی ئەندامانی ئەنجومەنی پارێزگار یەکەم پرۆژە کە دەستان پێکرد پرۆژەی پاکردنەوەی کەرکووک بوو هەوڵەتی پاکردنەوەی کەرکووک وەکو بینیمان پارێزگار جەنابتان ئەندامانی ئەنجومەن هەمووی خەریک بوون کە ئەو شوێنانەی کە پیسن یاخود پاژماوەی خۆڵ و خاشاکی لێ بتوانن کۆی بکەنەوە ئەمە بەکوێ گەشت کۆکرایەوە ئەمە یەکێکیان دووەمیان ئەندەر پاسەکەی فلکەی ئیخلاس کە ئێمە دوێنش قسە و باسمان لەسەر کرد یعنی بۆ بودجەیە کە کاتی خۆی دانراوە کە بەس فلکەکەی پێبچوو بکرێتەوە تۆزێک شەقامەکە چاکرێت ئێستا ئەم ئیدارەیە ئەندەر پاسێک بۆ بودجێ دروستەکات و لەو شوێنە چاودێریکردنتان لەسەر ئەم پرۆژانە لە چه ئاستێگایە و پرۆژەکان بەکوێ گەشتن بە تایبەت پرۆژەی پاکردنەوەی شاری کەرکووک کە پرۆژەیەکی گرنگ بوو. بەڵێ طبعا ئێمە سەرەتا لە پاکردنەوەی شار دەستمان پێکرد و ئەوەشمان وتمان بە هیواینەوەی کە تەنها پاکردنەوەی خۆڵ و خاشاکی سەر زەویەکان نەبێ بەڵکو پاکردنەوەی شار بێ لە گەندەڵی لە هەموو ناحەقی و نەعەدالەتیەک وەک جێڕانەوەی برایەتی و ئاشتی و پێکەوە ژیان بێ بۆ خەڵکی شارەکە و بالفعل ئێمە بەجددی زۆر سەرکەوتوو بین لەو کارەیە کۆمپانیای تازەمان هێنا و بە ئالیەتی تازەوە ئێمە دەستمان کردە ناو بڵین پرۆژەی پاکردنەوەی ناو شار لەبەرەوەی کەرکووک زۆر پێویستی بەم بابەتە بوو پێشتر کەم تەرخەمەیەکی زۆر هەبوو لە ڕووی پاکوپیسیەوە پێم وابێ هەموو لایەک بینی بیان ئێستا گۆڕانکاریی ڕیشەیی لە پاک و خاوێنی لە کەرکووکە هەیە بەڵام من زۆرجار لەسەر مینبەریشەوە ئەم بابەتە باسەکەم ئەگەر بێت و خەڵک و هاوڵاتی هاوکار نەبێ بۆ پاگڕاگرتنی ژینگە پاگڕاگرتنی شەقامەکان و کوچە و کۆڵانەکان بەجددی بە تەنها حکوومەتی خۆجێی شاری کەرکووک یان بە تەنها کۆمپانیای پاکردنەوەی ناو شاری کەرکووک چارەسەر نابێت لەبەرەوە ئەم بابەتە دوولایەنەیە پێویستەکە هەم هاوڵاتی یارمەتیدەری حکوومەت بێ و هەم حکوومەت بەو هەموو ئالیات و بەو هەموو کارمەندەوە کە هێناوێتی پێشتر هاوڵاتی گلەی ئەوەی هەبوو کۆمپانیاکە کارناکە و کارمەندیان کەمە ئێستا حکوومەتی خۆجێی شاری کەرکووک کۆمپانیایەکی نوێی هێناوە کارمەندێکی زۆری هێناوە ئالیاتێکی زۆر باش و پێشکەوتوی هێناوە ئێستا نۆرەی ئەوەیە هاوڵاتی یارمەتی بۆ ئەوەی بتوانین بە هەمومانەوە ئەم شارە بپارێزین لە منبەرەوە قسە ئەکەیتەوە خەڵکی ڕۆژانی هەینی بە تایبەت گوێت لێ ئەگرن جگەل لە کارە حکومی و بەرپرسیارەتێکەوت بەرپرسیارەتێکی ئاینیش لەسەر شانتە لەم ڕێگەیەوە توانیوتانە هاوڵاتیانی کەرکووک دانیشتوانی کەرکووک هۆشیار بکەنەوە بۆ پاکڕاگرتنی شارەکە لەبەرەی بەڕاستی ئێوە ئەگەر ڕۆژی 100 شۆفڵ و گەڵابەژی ئیش بکات ڕەنگە بەشی پاکردنەوە نەکات دەگەر هاوڵاتی هۆشیار نەبێت و هاوکارتان نەبێ ینی خۆشت جەنابیشت باسی ئەم بابەتەوە کرد. بەڵێ من بۆ خۆم هەموو هەینیەک بەشێک لە وتارەکەم داناوە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتی لە چەند ڕوویەکەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی هەفتەی ڕابردوو باسی ئەو نەخۆشیەم کرد لە کەرکووکە بڵاو بووبەوە و هەر جێڕامەوە بۆ بابەتی پاک و خاوێنی چونکە بەڕاستی ینی هەر زۆر بەسەریحی لەگەڵ هاوڵاتیە قسەم کرد لەگەڵ موسڵمانانە
وتم تۆ تەنانەت ئەگەر پاک نەبی ناتوانانی بچتە بەردەم خوای پەروەردگاریش ناتوانانی نوێژ بکەیت لەبەرەوە پاک و خاوێنی زۆر گرنگە ینی منبەر بەڕاستی کاریگەری زۆر بەهێزی هەیە و لەگەڵەوەش سوۆشیال میدیا ئەتوانی ئەو وتارە کە بڵاو بێتەوە من چەندین هزار بینەری هەیە ینی ئەمە بەڕاستی خۆی بۆ خۆی دڵخۆشکەرە و کاتێک کە منبەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بەکارهێنی ئەمە خۆی ئەمەیە ئەسڵەکە ئەمەیە بەڕاستی لەسەر منبەرەوە ئێمە من بۆ خۆم یارمەتی دەربوومە بۆ کاری ئەندامەتی ئەنجومەن و لەگەڵ ئەوەشە کاری پارێزگار پارێزگارێکی کوردە لەم شارەیە بەڕاستی. باشە دکتۆر پەیوەندی نێوان پارێزگای نوێ و هەروەها حکوومەتی ناوەندی چۆنە؟ ئایا هیچ هەماهەنگیتان باشتر بۆ ئەوەی کە بتوان پرۆژەکان باشتر جێبەجێ بکەن؟ بەڵێ پەیوەندی پارێزگای کەرکووک لەگەڵ حکوومەتی ناوەندی تا ئەو پەڕی زۆر باشە و بەو بەڵگەی ئێمە ئەو دە پرۆژە استراتیجیە زۆر گەورەی کە هێنامانەوە لە بودجەی پترۆدۆلار نەبوو بەڵکو بە شێوەیەکی ئیسtisنا ئێمە لە بەغداوە هێنامان بۆ کەرکووک یەکێ لەوانە بابەتی فلکەی ئیخوانە فلکەی ئیخوان بەتەما بوون بە بودجەیەکی کەم بەس نۆژەن بکرێتەوە ئەگەرچی ئەوەش هەر لەسەر داوای بەندە بوو لەسەر داوای ئێمە بوو کە ئەو فلکەیە نۆژەن بکرێتەوە بەڵام دوای ئەوەی کە بەڕێز پارێزگاری کەرکووک ئەچێت سەردانی بەغداکە توانیمان ئەو پرۆژەیە بکەینە نەفق ینی بکەینە ئەندەرپاسێک و بە بودجەیەکی زیاتر لە بەغداوە بیهێنین و جێگیری بکەین لە شاری کەرکووکە بۆ ئەوەی بە زووترین کات تەواو ببێ ماوەی دەمانجی پێدراوە بە شەو و بە ڕۆژ کاری تیاکرێ و لەگەڵ یەکێک لە گەورەترین پرۆژەکانی کەرکووکیش بۆی لەبیرم نەچێت نۆژەنکردنەوەی ڕێگای کەرکووک سلێمانیە باسی ئەو لەگەڵی ڕۆشنبیریەوە دکتۆر ئەو جادەیە و جادەکانی کە و شەقامەکانی تری کەرکووک بەڕاستی هەنێکیان پێویستان بە نۆژەنکردنەوەی بە تایبەت ناو سنتەری شار ناوچە کوردیەکان لەبەرەوەی بەڕاستی ئەمە جیاکاری نییە بەڵام پێشتر خزمەت گوزاریان پشتگوێ خرابوون وەکو ناوچەکانی تری کەرکووک نەبوو. پرۆژەتان هەیە جگەل لە ئەو جادەی بینی کەرکووک سلێمانی شەقامەکانی تری ناو شاریش نۆژەن بکەنەوە؟ بەڵێ طبعاً ئەو شەقامە لە سنتەری ڕۆشنبیریەوە دەست پێەکە هەتاکو بانی مەقان پشت بەخوا فراوانەکرێتەوە و قیرتاوەکرێەوە ینی ئەو کۆمەڵە ڕووداوی هاتوچۆی ڕۆژانەی کە ڕوو ئەدا ئێمە بەبەر چاوی خۆمانەوە ئەبینین جگەلەوەی کە شۆفێر زۆر سەریعە شەقامەکەش نالەبارە ئەو ڕووداوانە نامێنێن پشت بەخوا لەگەڵ ئەوەشا ئێمە بەرنامەی دیکەمان هەیە پشت بەخوا لە داهاتوویکی نزیکە کۆمەڵی پرۆژەی دیکە بەدەستمانەوەی ئەگەر بێت و وەکو لە سەرەتای بەرنمەکەی باسم کرد بڕواتان بێ بودجەی ئەم شارە بۆکو خۆی بەهاتایە کۆمەڵێ پرۆژەی زۆر جوان زۆر باش زۆر گرنگ بۆ بنیەی تەحتی بۆ ژێرخانی ئابووری ئەم شارە ئەنجاممانەدا یەکێکی تر لەو پرۆژە گەورانە دروستکردنی ئەو پردەیەکە لە گورگەچاڵە لە منطقەی گورگەچاڵ لەو شوێنەی کە زۆر حادیسەی لێ ئەبوو کە خەڵک دەستی لەسەر دڵی دانا اینجا ئەپەڕیەوە ئەو شوێنە پردێکی پەڕینەوەمان بۆی کردووە پردی پەڕینەوەی بڵین ئۆتۆمبیل نەکو ڕێکردنی هاوڵاتی بەڵکو ئەو پردە زۆر گرنگەوەی چەکە لەو پرۆژە استراتیجیانی لە شاری کەرکووک دەنگدانەوەی زۆر باشی. بەڵێ جادێک و دەمێ پرسیاری و بکەم باسمان لە نۆژەنکردنەوە کرد ئایا تا چەند کارکراوە بۆ بابڵینکار لەسەر پاراستنی کللتور و هەروە نۆژەنکردنەوەی شوێنە مێژوویەکان لە کەرکووک داکراوە هیچ لە پلاندایە کە بتوانرێ ئەم پرۆژانە بخرێتە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ پێش ئەوەی ئێمە دەست بەکار بین وەکو ئەندامانی ئەنجومەن دەست بەکاری فعلی بین بەڵێ پرۆژەیەک هات بۆ نۆژەنکردنەوەی قەڵای کەرکووک طبعاً ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵ بڵین تیمی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک کۆبوونەوەیەکمان کرد لیژنەیەکمان پێکهێنا بۆ ئەوەی چاودێری ئەو پرۆسەیە بکرێ بڕەکەی چەندە و دەستکاری چۆ ئەکرێ کۆمەڵێک بابەتی دیکە کە زۆر گرنگ بوو ئێمە هەمومان جێگیر کردووە لەگەڵ ئەو کاتە کە سەرپەرشتی ئەنجومەنی ئەکرد کاگ عەلی حەمادی ئەو تێبینیانەمان هەمویان بۆ ناردن ئێمە هەر پرۆژەیەک لە نۆژەنکردنەوەی بابەتێکی کللتوری یان مێژوویی هەبێ بەڕاستی ئێمە وەکو تیم لیژنەیەکی بۆ پێکێنین و هەرچی تێبینی خۆمان هەبێ لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی
ئابوورێەوە هەموو تێبینەکانە خینە بەردەستیان و بە هیچ جۆرێک ڕازی نابین ئەو تێبینیانە تێبپەڕێندرێ. بەداخەوە جاری وا هەیە من ئەم قسایەکەم زۆر بەداخم بەڕاستی وە گلەییشە لە بەشێک لە هاوڵاتیان. ئەویش ئەوەیە لەم شارەیە خانووی وا هەیە ئەم خانووە ئەتوانم بڵێم مێژوەکەی بۆ 600 بۆ 700 بۆ 800 ساڵ زیاتر ئەگەڕێتەوە ئەگەر زیاتر نەبێ. جاری وا هەبووە ئێمە کێشەمان نەبووە وەکولایەنی حکومی کەچی کوڕ و کوڕەزای ئەو کەسەی کە خاوەنی ئەو خانووە بووە یان خاوەنی ئەو شوێنە بووە ئەچێ ئیفرۆشەیکا بە شوێنێکی تیجاری لەبەر خاتری چەند پارەیەک. ئەمە حەقی خۆیەتی لە ڕووی شەرعیەوە، بەڵام بە جددی حکوومەتی ناوەندی ئەگەر بێت و بەرنمەیەکی تۆکمەی هەبێ ئەبێ بێت حکوومەت خۆی ئەو خانووە لەو خەڵکە بکڕێ لەو کەسە بکڕێ بۆ ئەوەی ئەو خانووە بە مێژووی خۆی بمێنێتەوە بە دێرینی خۆی بمێنێتەوە. لە ماوەکانی ڕابردووە خانوەکەی سید ئەحمەدی خانەقا ینی من زۆر بەداخم ڕوخێنرا فرۆشرا ینی ئەمە بەڕاستی جێی داخ بوو کە بەڕاستی لە ڕووی قانونیەوە من نەمەتوانی تەداخل بکەم بۆ لەبەرەوەی ئەوە مڵکی خۆیانەوە ئەتوانن بەڕاستی بیفرۆشن و هەموو شتێکی لێ بکەن، بەڵام پێویستمان بە یاسایەک هەیە ئەم بابەتە ڕێک بخاوە بتوانێت حکوومەت ئەو خانوانە ئەو شوێنانە بکرێتەوە بۆ بابەتی مێژووی بەکاری بێن. باشە ئەمە لە بابەتی مێژووی دکتۆر ئەی سەبارەت بە بابەتی تەندروستی پەروەەردە هیچ لە پلانتانە هەیە کە پرۆژەتان هەبێت بۆ ئەم بابەتە بتوانن کاری باشتر پێشکەش بە هاوڵاتی بکەن لە بواری پەروەەردەروا لە بواری تەندروستی؟ خۆشبەختانە لە دوای دروستبوونی ئەم ئیداری خۆجێیی شاری کەرکووک لە ڕووی پەروەردەیەوە ئێمە کارێکی زۆر گەورەمان کردووە، بە تایبەت لە دروستکردنی کۆمەڵێکی زۆر لە خوێندنگەی نێودەوڵەتی بەڵام حکومیە. ئێمە ئێستا لە شاری کەرکووکە لەوەیە خەڵک ئاگاداری ئەم بابەتە نەبن کۆمەڵێک خوێندنگەی الله خێر بێ دکتۆر. سپاس دەکەم سەلامەت بن. کۆمەڵی خوێندنگەی نمونەی نێودەوڵەتیمانەیە ستاندەری نێودەوڵەتین منهەجەکانیان نێودەوڵەتین بەڵام حکومین و بەبێ بەرامبەریش ئەتوانن هاوڵاتی مناڵەکانیان بنێرنە ئەو خوێندنگەیانە. ئەوە شانازیەکە بۆ ئەم حکوومەتی خۆجێیی شاری کەرکووک لەسەر دەستی ئێمە ئەو بابەتە ڕوویدا. باشە دکتۆر، لە بابەتی تەندروستیە چەند ڕۆژێکە بێت باز لەوا کرێت کە ئەمە هەرچەند تۆزێک لە تەورەکەمان دوورەکەینەوە، بەڵام فرسەتە مادام جەنابەت میوانی بەرنامەکەمانی بۆی ئەم پرسیارانەش ئاڕاستە بکەین کە هەر تایبەتە بە شاری کەرکووک و بە خزمەت گوزاریانەی کە لە کەرکووکە ئەنجامەدرێ. ڕەنگە تۆزە قورس بێت تاکو و پیا بکەینەوە و پرسیاری ترە لێ بکەین و بەرنامەی ترە لەگەڵا بکەین بۆی سەرقاڵیتانەوە. بازەمەیە بزانم لە چەند ڕۆژی ڕابردووە چەند حاڵەتێکی تای خوێنبەربوون هەبوو. هیچ بە دوواداچوونێکتان کردووە وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئەم کەیسانە بۆ ئەم نەخۆشیە و هیچ ڕێکارێکی یاسایی قانونیتان گرتوۆتە بەر کە ئەو هەنگاوانەی کە بینن چین، یعنی هیچ هەنگاوێکەیە لەم بوارەوە؟ بەڵێ طبعاً کە ئەو حاڵەتانە تۆمار کرا لە شاری کەرکووک بۆ خۆم داوام کرد لە ئەندامانی ئەنجومەن و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بە پەلە کۆبوونەوەیەکی بە پەلە ڕێک بخرێ بۆ ئەم بابەتە تا بزانین چۆن بڕیار بدەین و بەڕێوبەری تەندروستی کەرکووکیش بانگشتی ئەو کۆبوونەوەی بکرێ. لە دوای داواکەی من ڕاستەوخۆ ئێمە ئەوە هیچ ڕۆژانە کۆبوونەوەی تەشاوری خۆمانەکەین، بەڵام خەلیەی ئەزمە پێکهێنرا خانەی قەیرانەکان شانەی قەیرانەکان عەفوەن پێکهێنرا بۆ ئەم بابەتە و بە دوواداچوون بۆ کەیسی نەخۆشی تای خوێنبەربوون و بە دوواداچوون بۆ ئەو کەسانی کە تووشە بن. سوپاس بۆ خوا. طبعاً ئێمە لەگەڵەوە شار سوپاسی خواکەین بەداخین بۆ ئەو قوربانیانەی کە وەفاتیان کرد. ئینشاڵڵا خوای گەورە بە شەهید قبوڵیانەکە بە هەموو نەتەوە جیاوازەکانەوە. لەگەڵ ئەوەش سوپاس بۆ خوا ئێستا هیچ حاڵەتێکی ئەو نەخۆشیە تەواو لە کەرکووکان نەماوە. کاتاتوان بڵین تا ڕادەیەکی باش کۆنتترۆل کراوە دکتۆر بارودۆخەکە لەولایەنەوە؟ بەڵێ بە تاکید ئێمە دوای ئەوەی کە ئەو حاڵەتانە ڕوویدا بەجددی کۆمەڵێک ڕێکاری زۆر توندمان گرتەبەر سەربڕینی عەشوایی سەربڕینی هەڕەمەچی نەما لەسەر شەقامەکانەوە. جاران هەبوو
یەکێک بوو لە هەرە گرفتە گەورەکانی ئێمە نەمانەتوانی یەکسەر ڕاستە و خۆ دەسی بۆ بەرین بۆەوەی ئەترسان بیکەنە بابەتی قەومی چونکە لە گەڕەکێک بوو گەڕەکی کوردی نەبوو لەبەرەوە ئەم نەخۆشیە تێی گەیاندین کە ئەم بابەتە بەڕاستی قەومی و ئەوانە نییە کورد و عەرەب و تورکمان نییە لە گەڕەکە کوردیەکانە هەر قەسابێک بە نایاسایی ئاژەڵ سەر ببڕێ ڕێک پێی داخن لە گەڕەکی تورکمانی و عەرەبیە لە هەر شوێنێکە لە کۆرنیشیشا هەبوو بە شێوەیەکی هەڕەمەکی ئاژەڵ سەر ببڕێ ڕێک پێی داخن و تر ناتوانێت بیکاتەوە و کۆمەڵێک ڕێکاری زۆر تون گیرایە بەر بۆ بابەتی چێشتخانەکان و پاک و خاوێنی لە ئەو شوێنانەی کە شوێنی خواردنن و شوێنی بڵین هەر شوێنێکە کە هاوڵاتی ڕووی تێکە. باش دکتۆر مادام تۆزێک دوورکەوتینەوە لە تەوەری سەرەکی بەرنامەکەمان با ئەم پرسیارانەی تریش بکەم بابەتی جوتیاران و کێشەی جوتیاران بەکوێ گەشت لە پارێزگای کەرکووکە لەبەرەوەی چەندین جار ئەم کێشەیە و ساڵانە ئەم کێشەیە ڕوبەڕووی جوتیارانی کورد دەبێتەوە لەو ناوچەیە و جەنابەت خۆت یەکێک بووی لەوانەی کە چەند جارێک سەردانی جوتیارانت کردووە لە نزیکەوە ئاگاداری بە وردی پێم بڵە بزانم کێشەکان چی لێ بەسەرات چارەسەر کرا بۆ ئەم ساڵ کێشیان بۆ دروستە بێتەوە دیسان؟ بەڵێ طبعاً کێشەی جوتیاران چەند بەشێکە بەشێکیان ئەوەیە کە بە بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کێشەکەیان حەلە بێ و سپاس بۆ خوا بڕیارە تەواو بوو بەڵام ئێستا بڵین ڕێنمایی ماوە و چۆنێتی جێبەجێکردنەکەی ماوە ئەوە بەرپرسانمان لە بەغدا ئەتوانن بڵین بە دوواداچوونی بۆ بکەن باشە پەیوەندی کردووە لەگەڵیانە کەزانی بە دوواداچوونیان کردویانیان کردووە بەڵێ بە تەکید بەڵێ بە تەکید ئێستا حالیەن وا ئیشی لێ ئەکرێ و بۆ ئەوەی بە زووترین کات جێبەجێ بکرێ بابەتی کۆمەڵێک بەشی دیکە کە پەیوەندی بە ناو پارێزگاوە هەیە خۆشبەختانە جەنابی پارێزگاری کەرکووک لەگەڵ جوتیارانی سنوورەکە و لەگەڵ لیژنەی کشت و کاڵمانەیە ئێمە لە ئەنجومەنی پارێزگا ڕۆژانە یان ئەتوانم بڵم هەفتەی چەند جارێک ئەیان بینێ بە تایبەت ئێستا کە لە سەروبەندی دروێنەداین زۆر گرنگە کۆمەڵێک ڕێنمایی دەرکراوە لەلایەن پارێزگاری کەرکووکەوە ئێمە بۆ خۆمان چاودێریەکەین وەکو ئەندامانی ئەنجومەن بەڵام وەکو تەقیم بەڕاستی کاری زۆر باش کراوە و تەسریحی سەحافیش هەیە یان کۆنگرێ ڕۆژنامەوانیش هەیە لەو بارەیەوە لە هەم لای جوتیاران و هەم بەڕێز پارێزگاری کەرکووک دکتۆر ئەمە مخرەجاتەکانی هەمووی بڵاو کراوە ئەمە کێشەی جوتیاران هەندێک کێشەی گەڕەکە کوردیەکان هەبوو یەک دوو گەڕەکی کوردی هەبوو کوردنشین کە خانوەکانیان داگیر کرابوو لەلایەن سوپای عێراقەوە گرفتەکەی ئەمان چارەسەر بوو ئەو گرفتانە خەریکین چارەسەریەکەین و ئەو بابەتی ئێستا نییە بەجددی ینی ئێمە بابەتی لە مێژینەی ئێمە و سوپا ئەوەیە کە ئەم شارە وەها تێک دراوە وەها دراوە بە یەکە کە بە ئاسانی نایاتەوە تایم یعنی ئێمە کۆمەڵێک زەویمانەیە لە ناو شاری کەرکووک کە تا ئێستا وەزارەتی دیفاع ئەڵێ منە وەزارەتی مالیەش ئەڵێ منە لەسەر ئەو زەویە هاوڵاتی خانووی کردووە ئەڵێ کاکە بە دوعای کامتان بڵێم ئامین هی تۆیە یا هی تۆیە ئەگە هی تۆیە وەرە جواب لەسرم ئەگەر هی تۆیە بەڕاستی پێویستەکە من تاویز بکرێمەوە لەبەرەوە ئەم بابەتە پێویستی بە جوڵاندنێکی ڕێشەیی هەیە لە بەغداوە وەکو چۆن ئەو هەڵمەتە گەورە جوانە کرا بۆ گەڕانەوەی زەویەکان بۆ خاوەنەکانیان لە جوتیاران ئەبێ ئەم بابەتەش بەڕاستی یەکلا بکرێتەوە کامە زەویهی وەزارەتی دیفاع و کامەیان مڵکی وەزارەتی مالیە و بەڕاستی پێویستەکە بێ عەلابەیی نەبین. بەڵێ دکتۆر جا با بگەڕێنەوە سەر تەوەرەکە دەبێت پرسیاری ئەوە لێ بکەم کە ئایا لە ئێستادا چۆن مامەڵە لەگەڵ کێشەی نەوتدا دەکرێت لە کەرکووک ئایا هیچ گۆڕانکارێک لە سیاسەتی بەڕێوەبردنی سامانی نەوتدا لە کەرکووک کراوە؟ مەلەفی نەود یەکێکە لە مەلەفە زۆر گرنگەکانی ئەم شارەوە ئێمە بە گرنگیەوە لێی ئەڕوانین زۆر جار لەگەڵ بەرپرسانی بەغدایە کە باسمان لە ئەم مەلەفە کردووە بە تایبەتی باسمان کردووە بەڕێز پارێزگاری کەرکووک کە ئەچێتە بەغدا بە تایبەتی کۆبوونەوە ئەکا لەگەڵ بەرپرسانی بەغدایە بە تایبەت لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کاتێک کە باسی ئەم بابەتە ئەکرێ ڕاستەوخۆ کۆمپانیای BP دێتە پێشەوە ئێمە لە ماوەکانی ڕابردووە ئەو واژۆیە کراوە کە ئەو کۆمپانیایە دووبارە بێتەوە لە شاری کەرکووک پەرە بدا بە کۆمەڵێک بیری نەوتی حەقلی نەوتی لە شاری کەرکووکە ئەمە سوودێکی زۆر گرنگی ئەبێ بۆ
مەلەفی نەود لە شاری کەرکووکە جگەلەوە بابەتی کارەبایە بابەتی خستنە سەرکاری کۆمەڵێکی زۆری گەنجی ئەم شارەیە ئێمە دیارە کە ناتوانین هەموو گەنجێک لەم شارەیە دا بمەزرێنین بەڵام ئەتوانین دایان مەزرێنین لە کەرتی تایبەتە جگە لەوەش ئێمە واژومان کرد لەسەر دروستکردنی یەکێک لە گەورەترین پاڵاوگەکانی عێراق کە لە سنووری شاری کەرکووکە دروست دەکرێت لەسەر مەودای 800 دۆنم دروست دەکرێت بە ماوەی 2 ساڵ تەواوە بێ نزیکەی 3000 گەنجی ئەم شارە ئەخاتە سەرکار ئەمە بەڕاستی دەستکەوتە بۆ شاری کەرکووک وەجگە لەوەش ئێمە لە کەربەلاوە ئیتر بنزین و منتوجاتی بڵین بەرهەمە نەوتیەکان ناهێنین بەڵکو لە شارەکەی خۆمانە ئەتوانین هاوردەی بکەین. باشە جا دکتۆر هەرویستم پرسیاری ئەوە لێکم باس لە دامەزراندن کرد چۆن مامۆڵە لەگەڵ ئەوە دەکرێت کە پێکاتە جیاوازەکانی کەرکووک بێگومان وەک دەزانین چەندین پێکهاتەی ئاینی و هەروانەتەوەی لە کەرکووک دادەژین چۆن مامۆڵە لەگەڵ ئەوە داکراوە کە بتوانن دامەزراندیان بەبێ جیاوازی بێت چۆن مامۆڵە لەگەڵ ئەمەدا دەکەن. بەڵێ ئێمە ئەوەی کە هەیە ئێستا تەنها 7304 دەرەجەی وەزیفیە پلەی وەزیفی ئەویش بە بابەتی عقد بەڵام بەڕاستی زۆر دواکەوتووە ئەم دواکەوتنش هۆکاری هەیە یەکەم ئێمە ویستومانە موافقەیە وەرگرین لە ئەمانەت لە ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی خۆبەخشەکانی پەروەردە بتوانن تەقدیم بکەن بۆ ئەو بابەتە چکە لە ڕووی قانونیەوە خەریجی پەروەردە دەرچووی پەروەردە بۆی نەبوو تەقدیم بکە ئێمە ئەمەمان ڕاگرتووە تا ئەو موافقەیە دینیە تا ئەو بەڕێزانش شمول بکەوە لەگەڵ ئەوەشە بە دوای میکانیزمێکەوەین بۆ ئەوەی ئەو هەڵانەی لە ڕابردووە کراوە ئێمە دووبارەی نەکەینەوە چکە ئێمە بەڕاستی هەمیشە شیعارمەوە بۆ ئێمە خاوەنی ئەم شارەین ئێمە ئاشتی و برایەتی و پێکەوە ژیانمان چەسپاندووە ئێمە پەرە بە ئاشتی و پێکەوە ژیانە دەین ناکرێ ئێمە هەڵەکانی ڕابردوو دووبارە بکەینەوە پشت بەخوا ینی لە داهاتوویەکی نزیکە ئەم بابەتانە هەمووی دەرەکەن ئینشاءڵڵا دکتۆر کاتمان کەم ماوە وەک دوا پرسیار ینی ئەمێ زانیاریەکمان دەست بکەوێت لەسەرم بابەتە لە سێ چوار ڕۆژی ڕابردووە ئێمە پەیامنێرمان لە شاری کەرکووکەوە بۆی باسکردین کە پارێزگاری کەرکووک دوو لیژنەی فەرمانی بۆ دوو لیژنە دەرکردووە کە ئەویش ئەو لیژنانن بۆ کۆکردنەوەی زانیاری بۆ ئەوی بتوانن زەوی دابش بکەن بەسەر مامۆستایانی شاری کەرکووکە لیژنەکان دەست بەکار بوون و ئەم پرۆژێ بەکوێ گەشت و مامۆستایان سوودمەند دەبن لە وەرگرتنی زەوی ئەگەر زانیاری و لابێ دکتۆر بەڵێ ئەو دوو لیژنەیە پێکێدراوە طبعاً یەکێک لە لیژنەکان سەبارەت بە دیاریکردنی ژمارەی خۆبەخشەکانی پەروەردەیە و بە دوواداچوونە بۆ ڕاست و دروستی ئەو بابەتە هەندێک لەوەیە خۆبەخش بێ بەڵام تەنا بەناو خۆبەخش بێ ئێمە ویستومانە ژمارەی فعلی حەقیقی خۆبەخشەکانی پەروەردە بزانین لە ڕێ ئەو لیژنەیەوە لیژنەیەکی دیکە پێگەێنراوە بۆ دیاریکردنی ناوی ئەو مامۆستایانەی کە مواسەفاتی زەوی وەرگرتن ئەیانگرێتەوە ئەو مەرجانەی کە بۆ زەوی وەرگرتن دانراوە بۆ مامۆستایان بزانین چەند مامۆستا هەیەوە ئەو لیژنەیە کاریەوەی ئەو بابەتە یەکلا بکاتەوە بەڵێ ئەوان دەست بەکار بوونەوە کارەکانیان دەست پێ کردووە. بەڵێ دەست خۆش دکتۆر سپاس کە لە کەرکووکەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. سپاس دکتۆر کە لەگەڵمان نبوویان بەیانی. سپاس بۆ ئێوەش.